شەوی ڕابردوو لە ئەڵەبجا بەوەی دەستکاریکردنی تەقەمەنیەوە تەقینەوەیەک لە ناو شاری ئەڵەبجا ڕوویدا و بەهۆیەوە دوو گەنجی تەمەن 30 ساڵ و 25 ساڵان گیانیان لەدەستدا. شایەت حاڵێکی ڕووداوەکە بە پەیامی وت کە گویان لە تەقینەوەکە بووە دەنگێکی گەورەیە بوو و خێرا هاتوونەتە سەر ڕووداوەکە. لەناو ئەو باخە کە ئێستا لە پشتمانەوەیە دوو گەنج دەستکاری مینیان کردووە، دەستکاری گولە هاوانیان کردووە تەقیوەتۆ پیانە و هەردووکانی بڵێن کوشتووە هەرەوە بوو ناو باخەکان و تەواو. وەڵای کە گوێمان لە سەوتەکە بۆ می کۆبیوە گەنجی زۆری تیا بوو ژوورەوە تە منیش وەکوانە چوم شتەکەم بینیوە تەواو هەرەو نەبوو. دوو گەز بوون، دوو گەنج بوون. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو دوو گەنجە بەنیاز بوون گولە هاوانەکە ببڕنەوە و TNT-ەکەی ناوی بۆ ڕاوەماسی بەکاربهێنن. دیارە کاتژمێرنەوەی ئەم شەو لە دەشتی حەمەوغان لە پارێزگای هەڵەبجە لە باخێک لە ئەنجامی دەستکاریکردنی گولە تۆپێک دوو گەنج گیانیان لەدەستداوە و گولە تۆپەکە پێیانە تەقیوێتەوە ئاسەواری گولە تۆپەکە لە شوێنی ڕووداوەکە هەیە و دەستکاریان کردو بەمەبەستی دەرهێنانی TNT-ەکەی بەداخەوە بۆتەوەی گیان لە دەزانی هەردووچیان و لێرەوە داوا لە وڵاتیانی پارێزگاکەمانەکەین کە بۆی هەڵگرتنی قەدەغی ڕاوەماسی دەستکاری گولە تۆپ و گولە هاوانەکان لەکەن لەبەرەوە مەترسیدارە و ڕووداوی نەخوازرا و کارەساتی لێکەوێت. هەڵەبجا لە ڕابردوودا شوێنی ململانەی سەربازی نێوان ئێران و عێراق بووە و ئەوەش بووەتەوەی ئەوەی ژمارەیەکی زۆر مین و تەقەمەنی لەو ناوچەیە بمێنێتەوە. بەشێکی تا ئێستاش لەلایەن ڕێکخراوەکانەوە نەگیراونەتەوە. بەشێک لە وڵاتیانە و تەقەمەنیانە بۆ ڕاوکردنی ماسی بەکاردێنن. هەر بۆیە هێزە ئەمنیەکان ڕێنمایی وڵاتیان دەکەن خۆیان لەو جۆرە تەقەمەنیانە بپارێزن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.